دەتوانین بڵین ئێستا تۆڕەکانی سوۆشیەل میدیا لە هەموو شوێنە دووردەستەکانیشدا ئامادەیان هەن و خەڵک بە ئاسانی دەستیان پێڕادەکات. بە دڵنیاییەوە وەک زۆرێک جاریش ئاماژەی پێکراوە ئەم تۆڕانی سوۆشیەل میدیا کاریگەری زۆریان هەیە ئەڵبەت بەباش و بەخراپەوە بەسەر کۆمەڵگا. بێگومان ئەو کاریگەریانەش کەوتونەتە سەر چۆنێتی بەکارهێنانی سوۆشیەل میدیا. چیا ڕێنوار شارەزایی ئایتی کە یەکێکە لە چالاکوانەکانی سوۆشیەل میدیا و خاوەنی چەند پێیجێکی تایبەتە بێجگە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆی و بەردەوام بە وردی سەرنجی داوەتە سەر ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە. کاک چیا سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت لە زایڵەی ئەم هەفتەیەماندا و یەکەم پرسیاریشم ئەوەیە ئایا کۆمەڵگەی کوردی بەگشتی لە ناو و لە دەرەوەش توانیوێتی هێندەی پێویست سوود لە تۆڕەکانی سوۆشیەل میدیا ببینێت؟ پێشەکی سوپاسدانەکەم و سڵاو لە هەموو حەزەکەم ئەوە بڵێم کەمێک ناساغم هیوادارم ئەگەر کەمێکەوەکەم هەیە ئەگەر کۆچین بمبورن. وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەڵێ گومان لەوان نییە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان سوودی هەبووە هەم بۆ کوردانی تاراوگە هەم بۆ کوردانی وڵات لە زۆر ڕۆوە کە وابزانم بە بەرنامەیەک باز ناکرێت و توێژینەوە زۆر هەیە لەسەر ڕاهەندەکانی سوۆشیەل میدیا. ئەمە بە سوودە سەرەکیەکانی، بەڵام بەڕای من هەندێک سوودی گەورە هەیە کە پەیوەندی بە نەتەوەکەمانەوە هەیە کە تا ئێستا سوود لە سوۆشیەل میدیا وەرنەگیراوە. بۆ نمونە لەسەر جینۆساید کە ئەمانتوانی ئەگەر دەستگای تایبەتی هەبوایە یان خەڵکانی پسپۆر هەبوایە لەو بوارەیە بە وردی لێکۆڵینەوەیان کردایە کە زۆر زیاتر دەنگەکەی بە جیهان بگەێنن. جینۆسایدێکێکە لەوانە کە کورد چەند کەڕەتێک ئێمە تووشی بووین. بەڵێ کاک چیا ئێستا ئێمە دەزانین سوۆشیەل میدیا پانتاییەکی زۆری هەیە لە ژیانی تاکەکاندا. دەمەوێت بزانم چ جۆرە هەڵسەنگاندنێکت هەیە بۆ لێکەوتەکانی ئەم دیاردەیە؟ یەکێ لە شتە زۆر بە سوودەکانی سوۆشیەل میدیا نزیکردنەوەمانە لە یەکتر. من بەنسبەت خۆمەوە 40 ساڵ زیاترە کوردستانم بەجێ هێشتە و لە تاراوگەم. بۆ من سوودێکی بۆ من و بۆ چەندهای وەکو من یەکێک لە سوودە گەورەکانی ئەوە بوو کە ئێمەی نزیک کردوتەوە. ئێستا بەهۆی سۆسیال میدیا بە 2 کلیک ئەتوانی لەگەڵ چەند برادەرادانیشت سەبکەی شتکەی یەکتری ببینی هەواڵی یەک بپرسن طبعاً لەگەڵ کەس و کار و ئەمانەشە. لەلایەکەوە بۆ زانیاری بڵاوکردنەوە من زانیاریەکم هەیە لای منە لەوانەیە لە بواری ئیشەکەما بێ ئەمەوێ بڵاوی کەمەوە 1 و 2 ئەگاتە دەست ئەوانی کە بێوێ کە ئەوەی کە بێوێ ئەو زانیارە جاران ئەوە نەبوو. کتێبخانە گەورەکانی دنیا ینی توێژینەوەی دکتۆرا و ئەمانە هەر هەمووی لە ئینتەرنێتەوە بەهۆی سوۆسیال میدیاوە زۆر بە ئاسانی دەزەکەوێت کە پێش سوۆشیال میدیا ئەو دەرفەتە بەو ئاسانیە نەبوو. بەڵێ کاک چیا ئێمە دەزانین با بڵین بەشێکی زۆری بەکارهێنەرانی سوۆشیەل میدیا زۆر ئاسوودەن بەوەی کە دەڵێن هیچ سانسۆرێک نییە، هەرچیەک بیانەوێ بەو شێوەیە بڵاو ئەکرێتەوە، بەڵام لایەنێکیش هەن کە لەگەڵ ئەوەدان سانسۆرێک هەبێت باشترە، هەر هیچ نەبێت بۆ ئەوەی کە با بڵین ئازادیەکانی خەڵکی کە پێشێل نەکرێت. لای تۆ کامیان ڕوانینە ڕاستەکەیە؟ سانسۆر بە شێوەیەکی تایبەتی ئەوە پرسیارێکی تۆزێ دوورودرێ لە حەزەکەم لێرات یەک تۆز دەرفەت زیاتر دەرفەتم بۆی ڕۆنی من خۆم وەکو چیا دژی سانسۆرم، بەڵام ئەوە ناگەێنێ کە هەموو شتێک بڵاوکەمەوە لە سوۆسیال میدیایە. بەنسبەت خۆمەوە من 3 فلترم بۆ خۆم داناوە. یەکەم فلتەری پێشەوەی پۆستێک دانێن یا بابەتێ یا وێنەیەک بڵاوکەمەوە لە پرۆفایلەکەی خۆم ئەکاونتەکەی خۆم بە 3 فلتەرایی بم. ئەگەر بە هەر سێکیا دەرنەچێ بە دڵنیاییەوە من بڵاوی ناکەمەوە. یەکێ لەو فلتەرانە تەبەن بە زنجیرەی بە تەسەلسڵ فلتەری مۆرال یان ڕەوشت. ئەگەر شتێک بمویە بڵاوی کەمەوە لەگەڵ ڕەوشتی منە نەگونجێ لەگەڵ پەروەردەمان نەگونجێ ئەوە لە فلتەرە دەرناچێت. ئەگەر لەوە دەرچوو دووهەم فلتەری دەرونی لەوانەیە من بابەتێ وێنەیەک
شتێک دانێم ئەبێ بیرکەمەوە ئەوانەی کە ئەیبینن ئایا کەس هەیە بۆ پۆستەی من ئازاری دەرونی پێ بگا شتی پێ بگا هین فلتەری سێهەمم یاسایە من نازانم لەوە ناچێت لە کوردستان بەداخەوە کە یاسا هەبێ بەڵام لە هەموو وڵاتانی دنیا بەتایبەتی لە ئەوروپا و ئەمریکایە ئەوەی کە من شارەزام یاسا هەیە هەمان یاسا ئەوەی کە هەیە بۆ میدیای ئاسایی بۆ سۆشیال میدیاش هەیە تۆ ناتوانانی ئەم شتانە بکەیت لە سەرێکی تریشەوە زۆر ئاسانە ئەوەی کە من لە دەرەوە ئەچمە سەر جادە سەر شەقام لەوێ چی ئەەکەم ئەبێ هەمان شتیش بکەم لەناو بیر بکەمەوە هەمان شت بکەم لەناو سۆشیال میدیا بەس لەبەوەی لە سۆشیال میدیا من دانیشتم لە پشتی کۆمپیوتەرێکەوە و بەتەنیام ئەمە ئازادی نییە من دانیشم بڵێن قسە بە خەڵک بڵێم یا گەڕە لاوژێ دروست بەڵێ باسمان لە سانسۆر و لە کۆنتترۆلکردن کرد بەو شێوەیە ئێمە ئێستا لە جیهانێکین جیهانی با بڵین ژیری دەستکردیشە دێتە پێشەوە کە کۆمەڵێک زانیاری بەهەڵا زانیاری هەڵا بڵاوەکرێتەوە هەندێک شت لەوانەیە پەیوەندی تەنانەت بە ئاسایشی نیشتیمانیشەوە هەبێت ئایا ئەمانە چۆن بتوانرێت کۆنتترۆل بکرێت بەڕایتەوە ئەو پرسیارە زۆر لە شوێنی خۆیەتی چاوەڕێی پرسیارێکی لەو بابەتە بووم ئاسایشی نیشتیمانی بەداخەوە بەتایبەتی لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتە ئەو وڵاتانی کە سەرەتای دیموکراتی نین بە هیچ جۆرێک دەسەڵات بەکاری ئەهێنێ هەر شتێک کە لە دژی خۆی بێت بۆیە من لەگەڵ سانسۆرانین بە هیچ نوعێک لەم وڵاتە دیموکراتیانە تا ڕادەیەک بڵێ تا ڕادەیەک بڵێ بەڵام لە وڵاتی ئێمە من لەگەڵ ئەوانیم کە سانسۆر هەبێ و بە تێکدانی ئاسایشی نیشتیمانی خەڵکەکەی پێ بترسێنرێ ئەوە مەکە ئەو لەبەرەوەی ئاسایشی نیشتیمانی تێگە ئەویان باشترە ئەو ڕای منە لەسەر بڵێ باشە دەمەوێت بزانم جەنابەت پێت وایە تۆڕەکانی سۆشیال میدیا با بڵین بە بەراورد لەگەڵ میدیاکانی دەسەڵاتدا توانی بێتیان کاریگەریەکی گەورەیان هەبێت لەسەر دروستکردنی ڕای گشتی ڕاستەقینە بەڵێ چۆن پێ بڵێم دەسەڵاتداران وەکو خاوەنی هەموو میدیا زۆربەی زۆری میدیاکانن میدیا ئاساییەکانن وەکو بڵێن گۆڤار و کەناڵ و ئەم جۆرەشتانە لە هەمان کاتە خۆشیان دروستکەری بە ساها ئەکاونتی فەیکن لەگەڵ ڕێزمە بینی کەوانەیە ئەکاونتی فەیکن لە فەیسبوک کە ئەجەندای خۆیان بڵاوەکەنەوە من وای ئەبینم زۆر ئاسانە و زۆر جار کە بڵین دەسەڵاتداران بیانەوێ ڕای گشتی خەڵک بەلایەکایە بڵین بە ئاراستەیەکا بەرن زیاتر بەهۆی سۆشیال میدیاوە ئەیکەن بێگومان یەکەم جار لە سیاسەتەکەیان ناوە هەیە دووهەم بە یارمەتی سۆسیال میدیا ئایانەوێ ئاراستەی خەڵک بەو شوێنە بڕن مەرج نییە و ئاراستەیە ڕاست بێت زۆر جار باشە کاک چییە ئەمە بۆ پێچەوانەکەشی هەر ڕاست نییە ینی نەک تەنها دەسەڵاتداران دەکرێت لایەنێکی تایبەتیش بتوانێت ئەم کارە بکات پیجی با بڵێن چۆنەڵی پیجی فێک یا پیجی ناڕاستی دروست بکرێت و بیانەوەی ئاراستەی خەڵک بکەن بەڵێ ئەوە هەیە بەزۆکو لە باسی فلتەرەکانم بۆ کردی نەبوونی یاسا لێرە زۆر گرفتێکی گەورەیە کە یاسا نەبێ بۆ چی بڵاوەکەیتەوە و چی نەکرد ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەبێ ئامادەی ئەوەش بکەوە پیج و ڕووپەری فەیک دروست بکرێ و گەڕە لاوژێ لە کۆمەلگایە دروستکە ئەوە یەکێ لە نەتیجەکانێتی بەداخەوە بەڵێ بابەتێکی تر ئەمەوێت باسی کەم ئێمە دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بۆ نمونە ئەگەر بە نمونە باسی فەیسبوک بکەین کە ینی بەگشتی لە ناو چینێکی کۆمەڵگەی کوردیا زۆر بەناوبانگە ئەمە ئێمە دەبینین ینی زۆر جار لایک یا کۆمنتێکی زۆر بۆ بابەتێک دێ بە بەراورد لەگەڵ بابەتێکی تر کە ڕەنگە زانستی بێ ئەوەنە با بڵین لایک نابێ ئەوەنە کاریگەری نابێ لە ناو خەڵکایە ئەوەنە مشتومڕ دروست ناکە لەسەر بە بەراورد لەگەڵ هەندێک بابەتی تر دەمەوێت بزانم ئایا لایک یا کۆمنتی زۆر لەسەر بابەتێک ئەمە دەبێتە بەڵگە بوو ئەوەی ئەم بابەتە بە تەواوەتی ناوازەیە؟
بە هیچ جۆرێک وانە بە هیچ جۆرێ زۆری و ژمارەی لایک ڕاستی بابەتەکە دەرناکە ئەوە طبعا بێگومان هەر لە کوردستانە نییە لە تەواوی دنیاە لە وڵاتێک کە منیشی لێم و لەو باوەڕام لە وڵاتێک کە تۆشی لێ زۆری لایک نییە خەڵک زۆربەی خەڵک ئێستا وای لێ هاتۆ ژیانەکە وایە دوای شتی ئاسان و تۆزێ خۆش و تۆزێ پێکەنیناییەکەوێ شتێکی پێکەنیناوی دانێ لەوانەیە بە هەزارەها خەڵک لایکە بۆ بکاوهینە بۆ بنووسێ بەڵام زانیاریەکی گرنگدانێ بیر دۆزێ بدۆزەرەوە ئێستا ئەو پەڕەکەی ئەوانەی هەر بەقەر هێندەی ژمارەی پەنجەی دەست ئەگەر خەڵک تەماشای بکات ئەوە یەک لە لایەکیکەوە لای خۆمان بەڕای من لە کوردستان تا ئێستا خەڵک بە تەواوەتی لە بەکارهێنانی سۆشیال میدیا بە باشی تێنەگەشتن ئەوێ جارێ سەرەتا چەنی ئەوێ ئەویان نازانم بەڵام من ئەیبینم هەتا ئێستا کامل نییە بۆ نمونە شتێکەیە لای خۆمان لایک و لایک بازی ڕوونێکەمەوە مەبەستم چییە ئەوانەی کە برادرن لایکی تۆکە نەگەر تۆ لایکی ئەوان نەکەیتەوە سەفەرێکی کە لایکی شتەکانی تۆ ناکەن بەبێ ئەوەی گوێ بنە بابەتەکە ئەوەی کە تۆ بڵاو کردوێتەوە ئایا ئەهێنێ هی لایکە یان هی لایک نییە بەڵێ بەڵێ کاکچیا زۆر سپاس دەکەین بۆ کاتەکەت بەداخەوە دەرفەتمان نەما زیاتر لەسەر ئەم بابەتە گرنگە بدوێن سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆ